ڕفراندۆم سربەخۆی خەون و ماف و خواستی خەڵکی کوردستانە. هیچ هێزێکی سیاسی لە کوردستاندا دژی ئەم خواست و خەونە نییە و هەموو هێزەکان بۆ خەباتیان لە پێناوەدا بووە. یەکێتی نیشتیمانی کوردستان نوێنەری لە کۆمیتەی ڕفراندۆم هەیە، بەڵام بە بڕای من یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت پێداگری بکات لەسەرەوەی کە نوێنەری گۆڕان و کۆمەڵیش بۆ کۆمیتەکە هەبن، بەشداری بکەن. چونکە ئەگەر من دەمەوێت ڕاستگۆیانە و ڕاشکاوانە پێت بڵێم، ئەگەر نوێنەری گۆڕان و کۆمەڵ ئەندامی ڕفراندۆم نەبن و یەکێتی نیشتیمانی کوردستان بن کە جەماوەریەکانی ناتوانن تەفەهومی ئەوە بکەن و لە هەڵبژاردنەکانی داهاتوودا یەکێتی بازێکی گەورە دەدا. کاک بەرهەم لەگەڵ کۆدەنگیە، لەگەڵ ڕێکەوتنی هێزەکانە، لەگەڵ ئەوەیە کە هیچ ڕۆژێک مقدەس نییە، هیچ ڕۆژێکیش بێزراو نییە، هیچ کاتێک درنگ نییە، هیچ کاتێکیش زوو نییە. ئەم دەڵێ هەر ئەمڕۆ ئێمە پەرلەمان کارا بکەینەوە، یەکێتی نێوان هێزە سیاسیەکان دەستەبەر بکەین، گۆڕان و پارتی بگەنە قۆناغێکی تازە، بە هەمومان لە پەرلەمانی کوردستان لە دەوری کێشەکانی سەرۆکایەتی هەرێم چارەسەر بکەین کە ئێستا کێشەی سەرۆکایەتی هەرێم دانی کەم کێشەی یاسایی هەیە. ئەم کێشانە چارەسەر بکەین، دوای ئەوە بۆ وەفدێکی کوردستانی یەک و یەکگرتوو کە لە پەرلەمانی کوردستان بڕیاری لەسەر دەدرێ بڕۆین لەگەڵ بەغدا دانووساندن بکەین. هەڵوێستی کاک بەرهەم زیاد لە مەحەڵەیەک پێش ئەوەی حەدەسی ڕفراندۆم بێتە گۆڕێ ئیعلان بووە.